دوای چاوەڕوانیەکی زۆری یاریزانانی شاری هەولێر بۆ پاڵەوانیەتێکی باسکە، دوجار پاڵەوانتییانەکانی هەولێر دەستی پێکرد. پاڵەوانیەتەکە یانەی قەڵا ئەرکە داراییەکەی گرتۆتە ئەستۆ و یانەی ئەکادیش هۆڵی یاریکردن و یەکێتی تۆپی باسکەی لقی هەولێریش سەرپەرشتی دەکات و چوار یانەش بەشداریان کردووە. وەکو بیرۆکە و خەرجیەکانی لەلایەن یانەی وەرزشی قەڵای تورکمانی بە هاوکاری یانەی ئەکەت ئەو بوتوڵە ئەنجام دەدرێت وەکو بەمبۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆز و هەروە یادی چلەی دکتۆر ثائر مامۆستای زانکۆ کەسایەتێکی وەرزشی شاری هەولێر. ئێمە وەکو یەکێتی تۆپی باسکەی لقی هەولێر لەلایەنی هونەری هاوکاری پاڵپشتێکی زۆرمان کردن کە ئەو بیرۆکەیان ئاگاداری مایان کردەوە نووسراویان کرد زۆر ئێمەش پێمان خۆش بوو پشتگیریمان کردن لایەنی هونەریەکەی سەرپەرشتکردن و دابینکردنی ناوبژیوان و دەرکردنی ڕێنمایەکان و تا کۆتایی پاڵەوانتیکە. لە یەکەم ڕۆژی پاڵەوانتیەکە دوو یاری ئەنجامدرا. ئەکادی خاوەن خاک میوانداری ئاسۆی کرد، دوای ئەوەی ئەکاد لە هەر چوار چارەک لە ئاسۆ باشتر دەرکەوت و لە پێش بوو. ئەنجامی کۆتاییش لە بەرژەوەندی ئەو بوو بە 65 خاڵ بەرامبەر 53 خاڵ براوە یاریەکە بوو. لە یاری دووەم قەڵا ڕوبەڕووی هێرش بوویەوە. قەڵا باڵادەستی یاریەکە بوو، هەر بۆیەش لە کۆتاییدا بە ئەنجامی 52 خاڵ بەرامبەر 41 خاڵ براوە بوو. ئەم یاریەما کرد ئەم یارە لەبەر دکتۆر ثائر بوو کە کۆچی دوای کرد و سەرخۆشی لە یەکەین لە خۆی لە خانەوادەکەی. ئەم یاری کردمە ئاماجەکەمانەوە بوو کە سەرکەوین و سەرکەوتین ئەلحەمدولیلا و چەند یاری پێشمامەوە ئینشاڵڵا یاریەکان تر سەرەکەوین. یاریەکەمە بەدڵنیاییەوە یاریەکانی تر بە توانەتر دێن دەردەکەوین و ئینشاڵڵا ئەو دوو یاریە سیاری کەماوە دەیبێنەوە و دوای کۆڕۆنا ڕاستەکەی پێمان خۆش بکە ئەو بتوڵە کراوەتەوە کە ئێمەش گەنجین دەتوانین بەم بتوڵانە خیبرەیەک پیا بکەینکەوە لە بتوڵە گەورەکان کە پلەی کوردستانە یارەکی باشتر ئەنجام بدەین و ئینشاءڵڵا دەبینە مستەقبەلی سەلە لە هەولێر. پاڵەوانتیەکە بە بۆنەی مانگی ڕەمەزان و چلەی کۆچی دوایی سەرۆکی یانەی ئەکات دکتۆر ثائیرە چوار یانە بەشدار بۆکەش ڕووبەڕووی یەکتر دەبنەوە. یەکەم و دووەمی ڕیزبەندی هەینی داهاتوو لە یاری کۆتایی بەیەک دەگەن و پاڵەوان دیاری دەکرێت. ڕۆژی یەکشەمە لە دووەم یاری خۆیان ئاسۆ ڕوبەڕووی هێرش دەبێتەوە و ئەکادیش میوانداری قەڵا دەکات. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.